بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێ بێجارێت لە بەرنامەی شیرین چا ئەوەی ئاز و خۆشەویست گەشتینەوە، بەرنامێکی زۆر تایبەت بە سەرەتاکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتی مەولەنا خالیدی نەقشبەندی دەستمان کرد بە ئەم سەرەتایە بۆ ئەم مانگە مبارەکەی ڕەمەزان. فەرمووی: ئەوەی لا دەکاتەوە ناگات، بێکەسی مەستە بە عەوداڵبوون، بە شەیدابوونی حەقیقەت. مەحوی شاعر دەڵێت چی بکەم، نە ئەو کەسم بێ لەلا بە کەس، خۆشم نەگەیمە ئەو کەسە ئەو من بکا بە کەس. نە ئەهلی ئەم ئەهالیە معلومی من کە بوو، شکری خدا بەس ئومێدم نەما بە کەس. گەر تێبگەن لە گەوهەری دڵدا چ مەوجەتە، ئەم شەو چراغە لەم شەوەدا کەس دەدا بە کەس. ئەگەر دینداری لە مەقام و ئیمانداریەکی ڕاستمان نزیک نەخاتەوە، نە حەرەکەت دەبێت نە بەرەکەت. ئێمە بە ئیمانەوە سەربەخۆیمان هەیە، بەڵام زۆر نەزانانە مامەڵەی لەگەڵ دەکەین. بەم شێوە گشتیەی ئێستا قاچی گەیشتنمان نییە و ناکەین. پەلەکردن لە خزمەتی پەروەردگاران نییە، ئەو کاتەی ئەو زاتە گەورەیە دەیەوێت کاتی ئەوەیە کە بداتێ، نەک ئەو کاتەی تۆ دەتەوێت. وأوحينا إلى أم موسى أن ارضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. دایکی موسا، حەزرەتی موسا دەخاتە ناو نیل، لە سندوقێکی بچووکی دەکات، دەیداتە دەم شەپۆل. يأخذه عدو لي وعدو له. ئومێدی گەورە لێرەدا مەحاڵە بۆ کەسێ تەنها شەپۆل و سندوقی مناڵ دەبینێ کە دەگاتە ئەو بەر. فرعون دەیبا ترسناکتر لە شەپۆلی دەریا. عەدوون مڕەکەبە، دوژمنی خوا و دوژمنی مناڵەکەیە، بەڵام خۆی تەعالا نهێنی و ئاشکرای لە دەستایە و دەستی نهێنی شتێکی ترەکە. دایکی حەزرەتی موسا لا ناکاتەوە بۆ ترس و بێئومێدی لە بەرامبەر ڕەحمی خوایە. ئیتر قورئان لە زمرەی ئەوانەی لایەن بەلاوە کراوە ناویەبات. ڕەمەزان فرسەتی تەوبەیەکی یەکجاری و ڕاستبوونێکی حەقیقیە لە خزمەت حەق تەعالایە. مەوەستن هەتا کات ماوە بڕیار بدەن. مامۆستا شێخ کەمال، من حەزەکەم لێرەوە کەسە بۆ گڵە زەردە سەرگەنوانیە چوینە ئەوێ حەزەکەم تاریخێک مێژوویەکی ئێوەمە باس بکەی پێشەوە، چکە ئێسم باسی مانگی ڕەمەزان و بەتایبەتی ئەو ڕوانگەیە زۆر گرنگە بۆ ئێمە. مامۆستاگیان زۆر خۆشحاڵین لە خزمەت جەنابتانە کە جەنابی مامۆستا مەلا عومەر ئیمام و خەتیبی مزگەوتی شێخ مەولەنا خالیدی نەقشبەندی لە شاری سلێمانی، خۆشحاڵین بەوەی کە سەرەتایی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەم ئەڵقەیەمان لە خزمەت جەنابتان بێت لە بەرنامەی شیرین چایە. بەخێرەتین جەناب دەکەین. بسم الله الرحمن الرحیم. حەمد و سپاس و ستایشی فراوان و بێپایان بەخوای گەورە و درود و میهرەبانی بۆ سەرجانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم و بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بەگشتی تا ڕۆژی دوایی. لە پاشان زۆر بە گەرمی بە خێراتنی جەنابتان ئەەکەم، سپاسی ماندووبوونتان ئەەکەم. پیرۆزباییم هەیە بۆ هەموو گەلانی موسڵمان لە جیهانە بەگشتی و
میلەتی کوردی مسلمان بە تایبەتی بە هاتنی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. ئومێدەوارم خوای گەورە بیگێڕە بەمایی خێر و خۆشی و فەرحی و ئاشتەبایی. هەموو وەرزشێک ئیحما و گرمبوونی ئەوێت، ڕەمەزانیش خۆ ئامادەکردنێکی باشی ئەوێت. من ناوم عومەر حسێن جومعەیە، لە بەر خانەقای ئەم شاری سلێمانیە هەر لەم گەڕەکە لەدایک بووم ساڵی 1968 لە کۆڵانی بەرامبەر مزگەوتی خانەقا لەوێ هاتوومەتە دنیاوە. باوکم نیشتەجێی ئەم ناوە بوو، بە کار و کاسبی ئێمەی پەروەردە کردووە. من خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لە سلێمانی تەواو کردووە. پاشان چوومەتە بەغدا، لەوێ پەیمانگای پزیشکی بەشی شیکاری خوێنم تەواو کردووە. لە پاش ئەوە لە زانکۆی سلێمانی کۆلیژی زانستەکانی زانستە ئیسلامیەکان بەشی بنەماکانی ئاینم تەواو کردووە. ساڵی 1970 لە خزمەتی مامۆستا مەلا عەبدوڵڵا عەزیز کە حافظێکی زۆر بە توانای ئەم شارە بوو، بە ڕەحمەت بێ ساڵی 2002 کۆچی دوایی کرد. جەنابی لە ساڵی 1970ەوە قورئان خوێن بوو لەم مزگەوتی خانەقایە. جا من لە سەرەتای هەشتاکانە ئاشنایەتیم لە خزمەتیا پیا کرد و لە ساڵی 1983 دەسم کرد بە لەبەرکردنی قورئانی پیرۆز تا ساڵی 1985 لە خلالی 2 ساڵا قورئانم لە خزمەتیا بەکاملی لەبەر کرد. مامۆستا هەرەو کاتە ینی تەجوید و هەموو شتێک لای ئەو مامۆستا ینی تەجویدەوە خوێندوتە لەبەر کردو؟ بەڵێ، بەڵام من خۆم بە چۆن ئەڵێ متابعی خۆم و بە خوێندنی کتێبە تەجویدەکان زیاتر لە ناحیی نەزەری زانستەکانی تەجویدم وەرگرتووە. مامۆستا بە عەمەلی مباشر بە شێوەی تەلەقی وئینەکە لەتولەقە القورئان من لەدن حەکیم عەلیم ئەوها مامۆستا پێی ئەوتین. و من خۆم سوورەتێک جوزئێک 2 جوزء لەبەرم ئەکرد و لە خزمەتی مامۆستا مراجعەی لەگەڵ ئەکردم. ئەگەر هەڵەیەک یان پێشنیارێ یان ڕاستکردنەوەی هەر شتێک هەبوایە مامۆستا هاوکاری ئەکردم و لە خزمەتی هەتا قورئانم تەواو کرد. با پێش ڕەمەزان دەرکی هەڵەکانمان بکەین، اینجا تەرکی بکەین. لەبەرکردنی قورئان لە ماوەی 2 ساڵە مامۆستا کاتێکی زۆر زۆری تۆی نەگرتو، ینی هەموو کاتەکەتیاوە بە قورئان لەبەرکردن لەو 2 ساڵە دیارە. ئەتوانم بڵێم مامۆستا فاتح ئەو کاتە بەرەکەت زیاتر لە کاتە هەبوو. ئێمە خوێندکار بووین، لە پاڵ خوێندنی قوتابخانەیە ئەو کاتەشمان هەبوو کە تەرخانیکەین بۆ قورئان. سبحان الله، یعنی ئیسیفادەمان لە کاتەکانە کرد. ئەم وەسائلی تەکنۆلۆژیایی ئێستا نەبوو زۆر سەرقاڵمان کە، زیاتر تەرکیزمان لە لای زانست و لە لای خوێندن بوو. بۆیە زۆر بە ئاسانی من قورئانم لەو 2 ساڵە لەبەر کرد و بە سەرکەوتویش لە خوێندن دانەبڕاو. مامۆستا ئەگەر پرسیاری لەبەرکردنەکە بکەین، بۆی ئەگەر کەسێ بیەوە قورئان لەبەرکە ئیسفادە لە جەنابە بکە بۆ لەبەرکردنەکە، شێوازی لەبەرکردنەکە ئەگەر بە کورتی پێمان بڵێ چۆن بوو، ینی تۆ کەی مراجعەتە کرد، چۆن لەبەرتە کرد؟ خۆی شێوازی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەتوانم بڵم لە کەسێک بۆ کەسێک جیاوازە، یعنی بەپێی قابلیەتی ئەو کەسە کە تا چەندێک مێشکی ئیستیعابەکە کە ڕۆژانە لەبەرکە. من بەش بە حاڵی خۆم ڕۆژی لاپەڕەیەکیان 2 لاپەڕەم لەبەر ئەکرد، ئەو ڕۆژە هەتاک و شەو ئەخەوتم 10 جار 15 جار 20 جار ئەو لاپەڕێم دووبارە ئەکردەوە. پاشان ئەو حیفزەی کە ئەمڕۆ کردومە ئەچووە ریزی حیفزە کۆنەکان بەردەوام لە سەرەتای قورئانەوە پیا ئەهاتمەوە هەتا ئەو شوێنەی کە لەبەرمە. ئەگەیشتمە ئەو شوێنە ئەگەڕامە بۆ سەرەتای فاتحە و بەم شێوەیە، یعنی کەواتە زۆر وتنەوە و زۆر تیکرارکردنەوە ئەبێتە مایی چەسپاندنی قورئان. پاشان لە پاش تەواوکردنی با بڵین هەموو قورئان بۆ ماوەی 3 ساڵ 4 ساڵێک پێویستە ئەو کەسە زۆر دا ببڕێت، زۆر بە چاکی دەوری کاتەوە، ینی بەلایەنی کەمەوە بتوانێت هەفتەی ختمەیەک لەبەر مراجعە کات هەتا تەسبیت ئەبێ. کە تەسبیت بووی تر سبحان الله مانگی کەڕەتێک ختمێک بکە، 2 مانگ ختمێک بکە، کفایەتە بۆی کە مەدەلحەیات قورئانی لەبیر نەچێت. لە ساڵێکە 1 مانگی ڕەمەزانی تی ئەکەوێ، ئەو ڕەمەزانە ئەبێ بەمایی خێر و خۆشی و خۆشگوزەرانی و تەبایی و ڕەحم و سۆز لەناو دڵی موسڵمانەکانمانە. ئیشەڵا زۆر ئەبێ و پتە و قایم ئەبێ و ئیمانیشمان بەو پەڕی پتەویەوە بەردەوام ئەبێ، ئیشەڵا بەردەوام بێ.
بۆ ئەم ڕەمەزانە ئێ حەزەکەی چی یعنی حەزەکەی لە قورئان لە ذیکر ئەو شتانەکە؟ وەڵی حەزم زۆر لە قورئان هەیە کە ئامادەیکەم و لە زیکریش ومەعەدل هەتا ڕۆژێکم ما بێت لە حیاتا و دەقەیەک و لەحزەیەک ئیشەڵا لەسەر نوێژکردنی خۆم بەردەوام بم. لە چ مزگەوتێک تەراویحەکان دەکەی؟ وەڵای منگە بۆم بکرێ ڕەمەزانان ئەلێرە بڵین ئێواران بڵین بەربانگەکەمەوە ئیتر بە خوورمایەک بێ بە دەنکی خوورما بێ بە پەرداخی ئاو بێ کورد بە هەشتێ بێ بەربانکەمەوە گوێم لە خواردن نییە. ینی تەراویحەکەی شەڵای لێراکەم ئارەوەڵا لە خانەقا. ماوەسا جنابتان ئێستا بە تایبەتی لە خانەقای شێخ مەولانە زۆر مەشهورە بە جنابی مەوەسا مەلا عومەر کە شەوانی ڕەمەزان و شەوانی قەدر بەڕاستی تامۆچێژێکی زۆر گەوری هەیە لە خانەقایە تەراویح بکەیت. جنابەت ئەگەر باسێکی تەراویحی ئەم شەوانەمان بۆ بکەیت تۆ لە کەیەوە دەستی کردو بە ختمی قورئان لە تەراویحەکانی ئێرەیە؟ من ساڵی 1996 لە مانگی یەکا سەرەتایی ساڵ تەعین بووم لەسەر مزگەوتی خانەقای مەولانا خالید. ئەو کاتە با بڵێن نوێژی تەراویحی ڕەمەزانیان پێسپاردم لەگەڵ هەندێک کاری مەسەلەن لە جومعانە قورئان خوێندن و با بڵێن بانگەکانمان چکە من سەرەتا وەکو قورئان خوێن تەعین بوو. کاتێک کە من تەراویحەکەم وەرگرت سەیرم کرد ئەم مزگەوتە پێشتر نوێژی تەراویح و عیشای تیانە ئەکرا ماوەیەک بوو پێش تەعینبوونی من ئەم مزگەوتە دا ئەخرا ینی تەنها دوو فەرزی تیا بوو کە من هاتم نوێژی تەراویحەکەم کردەوە. سەرەتا بە ژمارەیەکی زۆر کەم خەڵکی ئەم گەڕەکە ئەهاتن تەراویحمان ئەکرد هەتا لە ساڵی 96 بۆ ساڵی 2000 لە 2000 ئیتر دەستم کرد بە ختمی قورئان یعنی بە شێوەی ختم سی جوزەکە لە سی شەوەکە بخوێندرێ. ساڵ لە دوای ساڵ قەڵەباڵغیمان بۆ دروستە بوو خەڵک ڕوویتی ئەکردین بەڵام لە ساڵی 2003 بۆ 2007 مزگەوتی خانەقا داخرا بەهۆی نۆژەنکردنەوەیەکی تعمیرکردنی مزگەوت. ئیتر چوین لە مزگەوتی دوو دەرگای ئەسحاب ئەسپی هەمان ئەو تەراویحی ئێرە لەوێ ئەمان کرد. ساڵی 2007 کە مزگەوت کرایەوە ئیتر بەم شێوەی ختمە بەردەوام بووین هەتا ئێستا و خەڵکێکی زۆر لە شارەکە پێی زانی و ئیتر لە گەڕەکەکان و لە ملاولاوە خەڵک ئەهاتن و هەتا ئێستاش لە ئەزال بەردەوامین کە سی جوزی قورئان لە هەرسی شەوەکە ئەخوێندرێ لە نوێژی تەراویحا و سوپاس بەخوای گەورە سەرکەوتوو بووین تا ئێستا. ڕازەکانی ڕەمەزانتان دیاری بکەن و نیەتێکی گەورەی بۆ بێنن. وەکو ئەزمموی ئەم 15 ساڵی کە ختمە کردووە لە تەراویحی خانەقای ماوەسا ئەگەر شتێکی خۆشە لە یاد بێت یعنی جۆش و خڕۆشێکی ئیمانی خۆش کە لەم وەختی ختمەیە دروست بوو بۆ جەنابە بۆ کەسێکی تر ئەگەر لە یاد دەبێت یعنی بەڕاستی چێژێکی زۆر گەورەی هەیە ئەم ختمە لە خانەقایە. ئەوەی کە من هەموو ساڵێک ئەم شتە لە لای من دووبارە ئەبێتەوە کە زۆر پێی خۆشحاڵم کاتی خوێندنی دوعای ختمەکەیە لە شەوی 29 لە شەوی 29 کاتێک ئێمە لە سەرەتای مانگەوە دەست ئەکەین بە خوێندنی ئەم هەموو شەوێک جوزئێک هەتا جوزێکیش پێش ئەخەین بۆ ئەوە کە لە 29 ختمیکەین یعنی با بڵێن شەوەکانی سەرەتا تۆزێک زیاتر ئەخوێنین هەتا جوزئێک پێش ئەکەوین. ئەوەی کە سەرنجم ماوە خەڵکێک زۆر بە تایبەتی لەو شەوە ئامادە ئەبن یعنی قەڵەباڵغی شەوی ختمەکەمان زۆر زیاترە لە شەوەکانی تر و لە کاتی خوێندنی دوعاکانە کە عادەتەن چارەشێک یان بۆ 20 دقە ئەخایەنێ خوێندنی دوعای ختمەکە لە دوای ئاخر سوورەتی قورئان هەر بەوەستانەوە دوعای ختمەکە ئەخوێنین هەست ئەەکەم سەرڕای ئەوەی کە زۆرێک لە خەڵکی ئێمە ڕەنگە لە دوعاکانیش تێنەگەن کە بە زبانی عەرەبی ئەخوێندرێ بەڵام جۆش و خڕۆش و ناحیەکی ئیمانی وە گریان و پاڕانەوەی ئەو خەڵکەوە دروست ئەبێت کە جەوێکی زۆر غەریبە بەلامە. يعني فعلا لو كاتا من هست أكم لسر أو فرمايشتي كهاتو كأفرمي 7000 ملائكة آمادي ختم القرآن بن آمين لقل دعاء كان أكن من بش بحالي خوم وهست أكم أو ملائكة أنا لو كاتا حاضرنو لقل معنا آمين لقل دعاء كان معنا أكن يعني جوشي زور إيماني زور بلزة براستي.
حەزمان کرد چاومان بەم مامۆستا بەڕێزە بکەوێت لەم ئیش و کارەکەیە لە شوێنی شەکەیە کە ئێمە نزیک بوونێتەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان جەنابیان چۆن پێشوازی لەم مانگە مبارەکەکەن چۆن خۆیان بۆ حازر کردووە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنێکی بەڕێستانەکەم بۆ ئەم جێگایە و بۆ بۆنەی مانگی ڕەمەزانەوە. مانگی ڕەمەزان مانگی لە خواترسانە، مانگی بە خۆداچوونەوەیە، ئەنی حەقی وایە هەموو کەسێ وەکو چۆن ئەڵێ قوتابیەک قەڵەمێکی سوور هەڵگرێ ئەو شتانەی کەوا نوقسانی هەیە، ئەو شتانەی کەوا غەڵەت و پەڵەتی هەیە لە ڕەمەزان ئیعادەی خۆی بکاتەوە، چونکو مانگێکی گەورەیە بەڕاستی دەستمان ناکەوێت ئەم مانگە لە دەستمان ئەچێت. ئەمە وەکو خەرمانێک وایە کۆی ئەەکەینەوە، حاسدادی ئەو ساڵا کۆ ئەەکەینەوە هەرچی عیبادەت و تەقوایە. بە تایبەتی ئینسان خۆی مەشغوڵ کا بە قورئان خوێندن و بە شەو نوێژەوە و بە تەراویحەکانە لە مزگەوتا و ئامادەباشیێکی باشی بۆ بکە. ئیتر ئەوەنە ڕاکە نەکا بۆ خواردن و بۆ ئەمانە ڕاستە خواردنیش زەرورە بۆ ئینسان، بۆ ژیان ئینسان، بەڵام پێویست وایە ئەم عیبادەتە جیاواز لە مانگەکانی تر بێت، چونکو سەحابی وا هەبووە کە کۆچی دوایی کردووە، دوایە چوونەتە خزمەتی پێغەمبەری خوا سەڵام، خەویان پێوە بینیوە توانە فڵانە کەس پێش فڵانە کەس چووەتە بەهەشت لە دواییە و توێتی کاکە ڕەمەزانی گرتووە دوای ئەو ماوە ژیا و توێتی بەڵێ دوو ڕەمەزانی کە توی دیدی ئەم دەرەجەی گەورەترە کەواتە ئینسانە بێ هەر لە شەژمانگی پێش ڕەمەزان خۆی ئامادەکە. خۆ ئەگەر ئەوەشمان بۆ نەکردبێ ئەبێ ڕەمەزانی تر بە دڵێکی ساڵ بە خۆشەویستێکی باشەوە بچینە ناو ڕەمەزانەوە. ماوسا کاتمە زۆر گرتی، بەڵام حەزەکەم و پرسیارش بکەم لە جەنابەکە گرفتت لە وەختی ختمە بۆ دروست نەبووە، چونکە جەناب وازانم قورئانەکە دانانی لە بەردەم قورئان، یعنی هەر لەبەر خوێنم، هەر لەبەر خوێنی، بەس یعنی هەست نەکردو جارێک گرفتێکە بۆ دروست بێت، بۆ دروستە بێت یان شتێکی نادرە، یعنی کە ئاەتێک ئیشکالێکی وام بۆ دروست بێ مراجعەکەی پێشتر ماوەسا. من طبعا لە مەدای ساڵەکە مراجعەم هەر هەیە، زۆر لە کەم بە پێی مەجال، بەڵام عادەتەن من لە مانگی شەعبانە، مانگی پێش ڕەمەزان دوو ختم بۆ خۆم دەورەکەمەوە، یعنی هەر لەبەر ئەمجا هەموو شەوێک من حیسەی شەوی ئایندە ئەخوێنم، یعنی ئەو جوزەی کە سبەی شەو ئەخوێندرێ من لە خۆم مراجعەیەکی بۆ خۆم ئەەکەم. ئیتر قورئانیش بە شێوەیەکی گشتی غالیبە مەغلوب نییە، ئیشکال هەر دروست ئەبێ جاروبار. ئیتر ئەوەی کە بەپی توانە بتوانین لا یکەلیف الله نەفسەن ئیلا وسعها، ڕاستی ئەەکەینەوە، ڕاستیش نەکرایەوە لە دوعای ختمەکان ڕاستی ئەەکەینەوە کە ئەڵین خوای گەورە لە سەهوەکانمان خۆش بێ. ئێستێمە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین، لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە دەست پێکەین. سەرفیاتان لە پێش ڕەمەزان ئەم ترشیات و شتانە لەگەڵ دوای ڕەمەزان یا لە ڕەمەزانە پێش ڕەمەزان باشترە یا ڕەمەزان؟ تەبعی ڕەمەزان باشترە، لەوە چێ بڵێم ڕۆژێکی پێش ڕەمەزان دوو ئەوەی ڕۆژێکی پێش ڕەمەزانەکە ئەفرۆشێ ترشیات و شتاکە، لەبەرەوەی خەڵک بە ڕۆژووە هەر نەفسی شوایە تاوی کە بە ڕۆژۆ بێ حەز لە شتەکەی، خەڵکیش بە تاکید کەیت شت زیاترەکرێت لە ڕەمەزانەوە و لە پێش ڕەمەزان. تۆ چۆن خۆت حازرەکەی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز چیەکە؟ یعنی لەو مانگەیە قورئان خوێندن زیکریسە شتێک لە پێش چاوایە بڵین کە ئەو بکەم لە مانگی ڕەمەزانە خۆ حازر کردو بووی؟ وەڵی مەگە بڵێن شەوان چۆن زیاتر لێرە بۆ خەریکە بین بە ئیشەکەەوە بەیانان شەوان زیاتر ئیشەڵا چینە تەراویح و ئەو شتانە.
کاک شەکەماڵ سەڵین ئەم دی ئێوە ئەگەر مێژوویکیمان بۆ باس بکەیت مێژوویان دیێ تاوان وەکو زۆربەی شار و گوندەکانی کوردستان بە بیرۆری من ئەمەندە بووە ئەم بەشی لای چەپەی تازن خانی تازن بە تەبیعەتی هەموو دێک کانی ژنان هەبووە و مزگەوتیش کانی پیاوان بوو ئەمە کانی ژنانە ڕێگەی هاتوچۆی پیادەی خەڵک بۆ سلێمانی ئەو ڕێگەی پێوتری ڕێگەی پلان ئەمەش باخچانە مڵکی ئامۆزەکانی منە ئەمە باخی هەنار و هەنجیر و ئەم شتانێت لێرەوە دابەزیێکی تا ئاڵیاوە لێرەوە کەروبار تەمەن ئەوەی کە پێی مەشهور وە گڵەزەردە شتێکی وای نەبووە شایانی باز ببێ هەنار و هەنجیرێکی کەم هەر بەشی خواردنی خەڵکەکەی کردو جگەلەوەش بارەدار ئێرە منطقەیەکی چڕ و دارستاناویە ئیسیفادەیان لێ کردو زۆربەی ئێستا ئەوانە پورزای منن چەند جار بارەدارێن بە گوێدرێش هێناوە لە وەردەی ماڵی خۆمانە لە سلێمانیە خستیانە ینی ماڵی ئێمە لە چاو گڵەزەردا چونکە وەسایلی نەقڵ نەبووە وەکو چی بۆ ئەوروپاوا بوو ئێمەش پێمان خۆش بوو لە زیاتەوەی سۆفەرێک و مۆنیکایەک بەستەوە گوێ درێژەکان بە عمودی کارەباکە بەستەوە شتێکی جوان بوو لە ئەزال بیرمە زان و عمودەش ئێستەماوە لە بەردەی ماڵی ئەو سای باوکمە کاشێک ئەم دیار تاریخی پێش شێخ حەسەنیش هەر تاریخێکی کۆنی مێژووی کۆنی مێژووی بۆ نزیکەی 500 ساڵێک ئەگەڕێتەوە بەڵێ ئێرە شوێنی ڕاستەقینی گڵەزەردە نەبووە سەرەوەی دیەکە دەشتایەکە پێوتێ دەشتێ بیرێ عەفوو ئەوێ شوێنەواری بەردوو تایۆر ئەم شتانە بوو کە لەوێ خانووەوە ڕێڕەوی هاتوچۆی بازرگانان بووە لێرەوە بۆ گەرمیان لە گەرمیان چۆ بۆ کوێستان هەرە مزگەوتی بەڵێ هەرە مزگەوتی تیا مزگەوتەکە ناسراوە مزگەوتەکەی شێخ حەسەنی گڵەزەردە ئەمەی ئێستەنا کە تازەکراوەتەوە کاتی خۆی بەدەستی خۆی دروستی کردەوە کۆمەڵێک شتی شوێنەواری یا با بڵێ کەرەسە و تفاقی ئەو سەردەمی ماوەیەک لەوانە ئەو کۆڵەکەیە کە شوێنی هەیوانەکە کاشێخ ئەو شوێنی کە بڵین مەرسەدەکە بۆ یاخود زیاتر هینەکەیتیا لەم شاخی ئەمبەرۆیە ئەمە شوێنی ڕۆژهەڵاتنە لە پشتی ئەو خانووە مەرسەدەکە کەوتوتە پشتەوە عادەتەن لە بیرکردنەوە و زانستی ئەو نوع پیاوانە ڕۆژهەڵات بۆ تەقویمە بۆ ڕۆژمێرە هەتاوەکەی ڕۆژ ئاواش بۆ ڕۆژمێرە قەمەریەکەیە بۆ ڕوانینی مانک لە ڕۆژ ئاوای گڵەزەر ئەمە لێرە بۆ زیاتر بۆ لەناو مزگەوتەکە بۆ هینەکە بۆ هەڵاتنی ڕۆژەکە بۆ مانگی ڕەمەزان لەوێ لەسەر درێژکاوە ئەمە باسکی وەیسە ئێرە ئەمە باسکی وەیسەوە پشتی ئێم بەرزایی ئەوم ڕوانگەکە لەوێ ڕەمەزان مانگی ئازادکردنی گردنەکانە لە ئاگری دۆزەخ دەرگاکانی بەهەش دەکرێنەوە و دەرگاکانی دۆزەخدا دەخرێن پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی لیوای حەمدا لە ڕۆژی قیامەتدا کەچی داوای تەمەندرێژیەکات هەتا بگاتە مانگی ڕەمەزانی پیرۆز لە شەوی قەدرا 84 ساڵ خێر و عیبادەت وەک لێزمە بارانی ڕەحمەت بەسەر تای ترازووی کەسێکە دادەبارێ کە شایستەی ئەو شەوە و زیندووکردنەوەی ئەو شەوە بێت مانگی سەرکەوتنە بەسەر نەفسی خۆتدا ئەگەر زاڵی نەفسی خۆت نەبی بەسەر هیچ شتێکی ترا ناتوانی زاڵ بیت لە ساڵی دوی کۆچیە لە دوای تۆکمەبوونی عەقیدە و ئیمان لە دوای هیجرەت لەگەڵ جیهاد و قیتالە ئەم ڕۆژووی ڕەمەزانە فەرز کرا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت نوێژێکی سونەت کە لە مانگی ڕەمەزانە ئەنجامی دەیت وەک نوێژێکی فەرزە لە غەیری ڕەمەزانە ختمی قورئان حەسەنات و چاکەی ملیۆنەهای بەدوایەت
ئەتوانی لە ختمی نوێژەکانیشا و لە تەراویحا بەشداری بکەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەچ ڕۆژوانێ بە خواردنی تۆ ڕۆژوو بشکێنێ ئەجر و پاداشتی ڕۆژوانەکەی دەسەکەوێ بەبێ ئەوەی ئەجری خۆی کەم بکا و دەشبێتە هۆکاری ڕزگاربوونی گردنی لە ئاگری دۆزەخ. لەگەڵ کەسێکی موسڵمان پەیوەست بە بۆ مانگی نور و قورئان سیلەی ڕەحم بەجێبێنە و دوعا و پارانەوە بکە ویردی سەرزماند لەگەڵ زیکرەکانی تردا. ئەسحاب دەفەرمون واللهی ڕەمەزانی داهاتوو نەئەهاتەوە هەتا خوای گەورە دوعاکانی لێ قبوڵە کردین. دوعایان دیاریە کرد، ئیلحاحیان لە دوعاکانە کرد، سوور بوون لەسەری دوعاکان گیرا دەبوون. کاک شێخ ئەم قورئانە طبعا قورئانی گەورەی گڵە زەردەوانیە وای پێوترێ قورئانە گەورەی گڵە زەردەوانی. بەڵێ ئەگەر تاریخێک مێژوویەکی ئەم قورئانەوە بۆ باس بکەی کێ نووسیوێتی چکازام جیاوازیکی شێلەوە کە ئایا شێخ حەسەنی گڵە زەردە نووسیوێتی یاخود دایکی شێخ حەسەن نووسیوێتی؟ ئەمە طبعا مەشهورە بە قورئانە گەورەی گڵە زەردە. مێژووی ئەم قورئانە ئەگەڕێتەوە بۆ مێژووی جێنشینی شێخ حەسەنی گڵە زەردە لێرە. طبعا ڕای جیاواز نزیکەی مێژووکەی گەڕێتەوە بۆن زیاتر لە 350 ساڵ. 350 ینی نزیکە بێتەوە بڵێ. وەکوتم ئەگەڕێتەوە بۆ مێژووی جێنشینی شێخ حەسەنی گڵە زەردە چکە شێخ حەسەنی گڵە زەردە لە گوندی کوڕی شێخ محەممەدی نۆدێ لەدایک بووە. دوای گەورە بوون و تەواوکردنی خوێندن لە لای باوکیمانە بە تەبیعەتی حاڵ ئەو جۆرە کەسانە کە لێ ئەبڕێن بۆ خواپەرستیمانە حەزەکەن ناوچەکانی کوردستان وەکو خۆرێکی پرشنگدار ڕووناچی عیلم و زانستەکان بە هەموو کوردستانە بڵاوکەنەوە. بۆیە بە تایبەتی شێخ حەسەنی گڵە زەردە ئەم شوێنە ئاسی و بێتەماعی هەڵبژاردەوە لەگەڵ دامەزران و جێ پێخۆشکردنی ئەو هەڵبەتە تۆ دەبێت سەرچاوەیەکی شەرع و دینت هەبێ. بۆیە عەقڵ و بیرکردنەوەی بۆ قورئانی گڕۆشتەوە حافظ قورئانیش بووە. کاک شێخ من حەزم کرد کە هاتینە گڵە زەردە زیاتر طبعا بۆ زیارەتی ئەم قورئانە پیرۆزەوە مانگی ڕەمەزانی پیرۆزیمە لەبەردەم مانگی ڕەمەزانی پیرۆزین بۆی ئەو مەرسەدەی کە شێخ حەسەنی گڵە زەردە احتیمادی خستووە سەر بۆ بینینی مانگ لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە کە ئەو گرنگیە بۆ مانگ. یعنی بەڕاستی ڕەمەزان خۆی هەر تەرەقوب بە هەمووی چاودێریە. ئەوە چاودێری یەکەم شەوە کرێت کە ئێمە لێرە ئەچین شڵا بۆ مەرسەدەکەەوە لە مزگەوتی ژار چاودێریکی وردی ڕۆژەکانی ساڵ و کاتەکانی بڵین بانگ هەمووی کراوە لە زستان و هاوین و پاییز و بەهارە و هەروەها تەرەقوبیەوەی تۆ کەی پاشێەوە بێت تەرەقوب و چاودێریەوەی کە کەی نان بخۆی ئاگات لە هەڵسوکەوت بێت لەبەرەوە ڕەمەزان هەر هەمووی وردەکاریکی زۆر خوای گەورە فێریەوەمانەکە کە چۆن وردین. جا حەزەکەم لێرە لە ناو مزگەوتەکەی گڵە زەردەیین لە شوێنی ئەم پیاوچاکە گەورە و ئەم زانە گەورەی کووردا بەڕاستی حەزەکەم بچین ئەو شتانەمان پیشان بێ کە چۆن خۆر لە کوێوە یەتە ژوورە و ئەو شتەمان تۆزێک بۆ شەرح بکەیت. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون.
مامۆستا شێخ کەمال ئەم لێرەیە ئەمە شوێنی ڕۆژژمێرەکەی شێخ حەسەنی گڵەزەردەیە بەس ئەکرێ ئەو لەو پەنجەرەوە بڵین تیشکی خۆر هاتوتە ژوورە ئەمە یعنی دیاریکردنی زستانی ساڵەکەیە ئەتوانی وەمان شەڕکە ئێرە چۆن یعنی ئەو تیشکە هاتووە دایەتی لەکوێ لێرەوە ڕۆژەکانی دیاری کردووە شێخ حەسەنی گڵەزەردە خاوەنی دوو ڕۆژمێرە ڕۆژمێری هەتاوی کە ئەتیمادی کردوتە سەر هاتنە ژوورەی تیشکی خۆر لەو دەلاقەیەوە طبعاً وەکو ئەمە وەکو ئەوەی پێشوو نەبووە هەڵبەت بچووکتر بوو کە چاودێری هاتنە ژوورەوەی تیشکی خۆری کردووە بۆ سەر ئەم دیواری باشوورەی مزگەوتەکە بۆ دیاریکردنی سەرەتای چلەی زستان و کۆتایی چلەکە وارەوە وەکو لە کوردەواریە دوو چلە زۆر مهمە چلەی زستان و چلەی هاوی لەم بەهار و پاییزە باسی چلە ناکرێت تەبیعەتی ئەو دوو وەرزە تەبیعەتیشی ویستراوە حەزەکەین لێمان نەڕوە بۆیە جگە لەوەش تەوان لەم دیاریکردە هەموو ڕۆژمێرەکەی بەکارهێناوە بۆ زانینی ساتەکانی ڕۆژ ساتەکانی بانکدان ساتەکانی هەموو ساتەکان بۆ نمونێستە ساعتن بۆیە ئەم تاقا سواسی مامۆستا عەبدوڕەقیب یوسفەکەین کە جارێکتر دروستی کردەوە لە هەمان شوێنە لە مزگەوتەکەی پێشوودا کە لە سەردەمی ڕژەی پێشوا ڕوخێنرا کۆمەڵێک سواڵەتی ئەم دیواری دۆزی بۆ وێنەی گرت و لەسەر ئەساسی ئەو وێنەیە ئەم تاقەی بنیاد ناوەتەوە ئەم تاقە تەنها تەحدیدکردنی جێکەوتەی تیشکی خۆرە بۆ سەرەتای چلەی زستان کۆتاییەکەی سەرەتای لێوە دەست چەند بەیانیەک چاودێری جێکەوتەی خۆرم کردو لەسەر ئەم دیوارە پێشەوەی ئەم تاقە دروست بکرێ ڕێک ئەلێرا بۆ یعنی ئەم سەرەتایە ئەمە تیشکی خۆر لا کێشەیەک یێتە سەرەتای چلە بەڵێ لا کێشەیەک یێتە ژوورەوە لە بەیانیە لە کاتی خۆر هەڵاتنە سەرەتای لا کێشەکە لێرەوە تەحدیدمان کردووە لە هەشتی یەکا کە بەس حسابەکەی شێخ حەسەنی گڵەزەردە ئەکاتە یەکەم ڕۆژی چلەی زستان ئیتر ئەوەی کە گرنگە کۆتایی چلەکەش گرنگە ینی ئەمە گرنگە تەوان لێرەشە ئەم تاقانەش ناوەندی چلە و نیوەی چلە و ڕوبعی چلەش ئێستا هەرێکی دە ڕۆژە یعنی چ ڕۆژەکەمە دە ڕۆژەکە چوار تاقە بەس ئەم تاقەی بۆ جیاکراوەتەوە بڵین دوو بەشە ینی زیاتر ئایا ناوەڕاستی چلاکەوێتە ئێراچی بەڵێ ئەمەیان چۆنەڵێ لە کوردەواریە ئاڵێ شینی چلە و نازانچی کۆتایی چلە هەڵبەت ڕۆژە سەختەکانی چلە ئەچێتە ئەمە احتیمال ئەگەری سەرما و سۆڵەی زیاتر لەم منتیقانایە مامۆستا شێخ کەمال ئەوە بۆ زستان بۆ چلە بۆ کۆتایی چلەش عەفو کۆتایی تاقەکەیە بڵێ ئەچینە ئەو بەر لێت تەمان سەرەتای بەهارە اینجا پاییز اینجا لای قورئانەکەش لەوێ سەرەتای هاوینە دەستپێکەوانە شەرتێکی ئەوەش بە کورتی بکەی بڵێ بەڵێ ئەم تەقویمە مێژووی کارکردنی نزیکەی ئەتوانم بڵێم 36 ساڵێگە بێ ینی لێبڕانێکی تەواوەتیە خەمی گەورەی خەڵک بۆ بەڕاستی چکەمان نەک هەر خزمەتی کاتی نوێژەکانی کردوێ خزمەتی پاراستنی ژینگەی کردووە پاراستنی مەڕووماڵاتی کردووە یعنی شێخ حەسەنی گڵەزەردە پارێزەری دین و ژینیان بووە چکە ئەگەر ئەو بە خەڵکەکە بڵێ سەرمایەک ڕوو لە دێکەمانەکە ئیتر خەڵک حیوانات نانێت دەرەوە کە بەڕاستی ئەمە بۆ ساڵانێکی زۆر لە تەمەنی ئەوە هەموو خێر و بەرەکەتە ئێستا ئەوەی کە پێشبینیەکان با بڵین کەشناسی پێڵەستێ ئەتوانم بڵێم بە جۆری ئەو دەستگا و دامەزراوەیە یەک لە سەرچواری ئەو زانستە نیە کە شێخ حەسەنی گڵەزەردە پێ هەڵساوە لە زۆر زۆوە ئێمە گیرۆدەی داگیرکاری نەفس بووینەتەوە ڕەمەزان فرسەتێکی زۆر باشە بۆی تەرکی هەموو ئەو گوناهانە بکەین کە بە نەفسمانەوە لکاوە بە دڵنیایەوە ئەمە خۆمان حازر کردووە مانگی ڕەمەزان پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین یاخوا بەخێر بێ هەموو لا خۆمان بۆ حازر کردو و ئیشەڵا بە سەرکەوتووی مانگی ڕەمەزان بەسەر ئەبین هیوادارین بگەینە ئەو ڕۆژە مانگی ڕەمەزان بە سەرکەوتووی بەسەربەری ئەو شتە خۆشانەی کە لە مانگی ڕەمەزانە تۆ ینی پێی بزانیت یعنی ئایا لەم مانگەیە تەراویحەکان زۆر خۆشەشەوەکانی قەدر قورئان خوێندن دوعا و یارمەتیدانی خەڵک چی شتێک لەم مانگەیە تۆ زۆر سەرنج ڕاگرت دیارە تۆ کە مانگی ڕەمەزان دێتە پێشەوە زیاتر
تەراوێح و نوێشکردن و پاڕانەوە و خێر و خێرات و ئەمانە زۆرە بێ ئەوانە سرنجمان ڕاکێشێ و خۆش شەمانێکی خۆشە بەڕاستی ئەمە بە هەموو لای پێشوازی لە یەکەین. ئێمە دیارێکی بچووکمان هەیە لە ماڵەوە هەڵی واسن یاخود لە دوکانەکەیە ئەویش ئەو هەشت گەنجینەی پاداشتی پڕبەرەکەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان هەشت خاڵەکە ئینسان بیری بکەوێتەوە وەکو نوێژە فەرزەکان قورئان خوێندن حەزەکەن ئەگەر وەکو دیاری لێمان وەربگرن هەڵی واسن لە ماڵەوە یاخود لە دوکانەکەتان. دەستان خۆش بێ ماڵتان ناوە بێ بەخێر بێت. ئامانج لە ڕەمەزان بۆ ئەوەی پارێزکار و بە تەقوا بن. تەقوا ڕێگای ژیانکردنە، ڕەوشتی ئیماندارە، بەهەشت ئامادەکراوە بۆ تەقواداران. ڕەمەزان بۆ ئەوەیە عەهد و پەیمان لە خزمەت خوایان نێو بکەینەوە. مرۆڤ لە ناو بازنەی ژیانی دنیاە تەنها بۆ خواردن و خواردنەوە و مناڵی و مناڵبوون و پیری و مردن نەهاتووە. ئەمانە قۆناغی ژیانن، ئامانج لە ژیان نین. غافڵ بوو دەیکات بە ئامانج لە ژیان. خۆی تەعالا فەرمێ ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. مادام غافڵە لە خوا هەموو ژیانی و کارەکانی وەک تەسبیحێک وایە بچڕابێت و دەنکەکانی پەرش و بڵاو و بێمانا بوو بێت. غافڵبوون خراپترە لە گوناهکردن. گوناهکردن تەوبەی لێ ئەکەیت، بەڵام غافڵبوون پێی نازانی کە خراپە هەتا تەوبەی لێ بکەیت. خۆت بە باشی باشا نەزانیت. مرۆڤ یان غافڵە یاخود زاکیرە، سێهەمێک لەو نێوەندەیان نییە. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا. یەکەم منزلەی نزیک بوونەوە لە خوا یەقظە و بە ئاگاهاتنە. وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. ئێمەی مرۆڤ لە پێنج پێکهاتە پێکاتوین و غافڵەت تووشی هەر پێنجیە بێت. یەکەمی ئەو پێنجە بە خەبەرهاتنی جەستەیە، ئەویش بە وەرزش. دووهەم بە خەبەرهاتنی عەقڵ، ئەویش بە زۆر خوێندنەوە و بیرکردنەوە و تەفەککور. سێهەم بە خەبەرهاتنی نەفس، ئەویش بە موجاهەدەی نەفسە. چوارهەم بە خەبەرهاتنی دڵ، ئەویش بە زیکری خوایە. پێنجەم بە خەبەرهاتنی ڕۆح، ئەویش بە عیبادەتی زۆر، بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ماوەسا هۆی چییە بڵین لە سلێمانیە شوێنی بەر زۆرە بەس بۆ ئەم شاخە ئێرەکوی پێڵێن باسکی وەیست بۆ لێرەوە کراوە مەرسەد بۆی کە بزان لەکوێ ینی دیاریەیە ئەگەر ساکتش بۆ شوێنەکە بڵێ لەگڵەزەردا شوێنی بەرزتر هەیە فەرموون بەڵێ لە گڵەزەردا شوێنی بەرزتر هەیە بەڵام وەک چۆنەوێ لە چاوی باتینی شێخ حەسەنی گڵەزەردا بەڵێ توانین لە شوێنی ترەوە لە ڕووی علمی و ئیسپاتی کەین ئێستا شاخی کۆرەکمان هەیە کە سەردەمی حکومەتی بەعس ئاوێنەی بردووە بۆ ڕوانین بای 1 ملیۆن دۆلار بووە تاکە شوێنێک بووە کە لە ساڵێکا 200 شەو ساف بووە تایە ڕوانین هەڵبەتە حکمەتی هەڵبژاردننی ئەم شوێنە ئەگەر بە چاو سێریکە نزمتر بێ لە چاو شوێنێکترە مەسئلەی ڕوانین لێرە ڕوونتر بێ لە بەرزایەکانی تر هیچ شتێکی تریتیانی ڕوونیە بەڵێ مەسەلە ڕوونی بەرزی نییە شوێنەکە بەرزە بەرزی عیلاقینە چووکە شاخەیە لە کۆرەکیش بەرزتر بەڵام لەوێ ڕوانین لە ساڵێکا 200 شەو زۆرە وەک لە شوێنێک تر کە تۆ لە ساڵێکا 100 شەو توانی بە جوانی بڕوانی بەڵێ اینجا ئێمە ئێستا بەرە خۆی نەکڕین بڵ شوێنێکە ڕوانگەکە ینی هەموو جارێ شێخ حەسەنی گڵەزەردە هاتووە سەرم ڕوانگە لێرەوە سەیری کردووە لێرەوە نەهاتۆ بەڵکو دیەکە لە پشتی لە پێشی ئێمەوەیە و هەڵزنانەکەی لە پێشەوە بووە توێشەبەری هەڵگرتووە بۆمانەوە ئێستا لەسەر ڕوانگەکە شوێنی ڕوانینەکەش دیاریەکەین کە چەند شوێنی چەناگەی دیاری کردووە یەکیان پاییزێ یەکیان بەهارێ چکە ڕەمەزانە گەڕێ لەسەر ئەساسە هەمومان تەسەورەکەین کە لێرە شەو نخوونی کردبێ ڕۆژ نخوونی کردبێ توێشەبەری کردووە
لەگەڵ خۆیان هێناوە ماوەتەوە خزمەتێکی گەورەیە بەڕاستی تۆ خەمێکی گەورەیە خەڵکێکی زۆر لە چاوەڕوانیا بوو ئەو بۆتایی بۆ چاوەڕوانی هێنا ماوەسا شەخەمەل ساڵانە بڵین لەم شوێنایسە لە ئەوەڵی ڕەمەزان یەنە ئەم مەرسەدەوانیە ئەم ڕوانگەیە لەگەڵ ئەخیری ڕەمەزان بۆ ئەوەی کە بزانن 29 ڕەمەزان بۆ بزان کە کەی جەژنە ئێمەکو زیندوکردنەوەی ئەو نەریتە کە لە ڕابردووە مەرجع بوو ئینشاڵا ئیشیش بۆ ئەەکەین لە داهاتوە بێتە مەرجعێکی علمی زانستی گەلەوەش کە ئێمەکو شوێنەوار هەمانە جێگەکەمان هەیە ماوەتەوە حکوومەت هاوکاریمان بکە بۆی توانی لێرە تاوەڕێکی چاودێریکردن بنیاد بنین نزیکەی 25 متر بەرز بێ ئەتوانین ئێمە بۆ خۆمان بڕیار بدەین کەی جەژناکەی ڕەمەزانە ئەو شتانی کە لە مانگی ڕەمەزانە بکرێت چییە باش بێت وڵاتی تەراویح و تۆبان ڕۆژەکانە و نوێژە و خێر و خێراتە و زەکاتە و ئەم کۆمەڵە شتەیە سەمە ڕوانگەکەی ئەمە ئەمەیە ئەلێرەوە بیگرە تا ئێرە ئەلێرە کۆمەڵێک ئاراستەمان بۆ دیارریەکە ئاراستەی ئاوابوونی خۆر لەگەڵە مانگ جا ئەلێرەوە ڕنین هەیە هەڵکەنین هەیە بۆ شوێنی چەناگە بۆ ئەوەی تۆ چاو یاری نەکە چاو خەیتە شوێن سەر ئەو شوێنی کە مانگی تیا سەری کۆ سەیری کردو بڵین ئەگەرێکێکە لە شوێنەکان سێ شوێن هەیە سەرێراوانە ئەمەش بەشێکی تێتی بڵێکە هەڵکۆراوە بۆەوەی کە تۆ لە کاتی چاودێریە نەجوڵەی چاو دیاری نەکا شوێنەکەت لێ ئەمانە بە هەمان شێوە ئەمانە بە هەر شێوەیە لە شێوەکان دەشکێنراوە ینی لێرەوە ئێستا سەیری مانگ کراوە بزانن دیار بۆچی 5-6 کەس بۆ بۆی شایەدەکان زیاتر بن بۆی ئەمە حرەکەی مانگ و خۆرە حرەکەی مانگ و خۆرە لە هەڵهات لە ئاوابوونە ڕووی لە کوێە ئاوابوون لە ئێستێمە تەمان وەکو نەریتێکی ساڵانەوە ئەم ساڵ بێت ئەبێتە 3 ساڵ گۆیژەشمان هەڵبژاردووە کە 29 بۆ نمونە مانگی شەعبان بەیانەکەی بچین لە گۆژە چاودێری بکەین ئەگەر لێوە بینیمان ئێوارە لێرە نایبینی ئەگەر لێوە نێمان بینی کە ئێوارە لێرە نەمان بینی ڕۆژی دوایی تەواوکەری مانگی شەعبان لە چوار مانگ ئاوا بێ سەری ئەو نوقتەیەکەی حق تعالى دفرميت والله يريد أن يتوب عليكم كروت لتوبة كرد نشاني أويك خوال ليت خوش بوا يكم شوي رمضان للاي زانا ربان يكان ناوبرت بشوي نظرو بينيني مرحمتي خواي بو بندكاني لچوارچێوە مەزهەر و ڕواڵەتی ڕەمەزانە ڕاناوەستین ئەگەرنا ناگەینە گەنجینەکانی ڕەمەزان ئاخرین شەوی ڕەمەزان خوای تەعالا بە قەدسی شەوەکەی پێشتر گردنەکان لە ئاگر ئازاد دەکات فرسەتەکانی ئازادبوون بە عوبودیەت دەست دەکەوێت گوناه مەس و لەمسی نوێژ و ڕۆژوەکان تەکا مەهێڵە لە ناوی ببات ساڵحەکان فەرمویانە نیشانەی قبوڵبوونی ڕەمەزانەکەت ئەوەیە کە حاڵەت لە ڕەمەزانە لە پێش ڕەمەزان باشتر بێت وەختێ لە ڕەمەزانە گوناه دەکەین نەفس پێمانەکات نەک شەیطان شاعیرێ ئەڵێت نەفس 70 جار لە شەیطان خراپترە ئیمامی غەزالیە فەرمێت لەبەر دوو هۆکارە یەکەم نەفس خاوەنەکەی خۆی خۆشەوێت لەبەرەوەیە مرۆڤ خۆی لە هەموو کەسێک خۆشترەوێت و ئیتر عیبەکانی خۆی نابینێت و هەمیشە چاوی لە عیبی خەڵکیە دووهەم نەفس دزی ناوماڵی جەستەیە شوێنی لاوازی و دەرگای شاراوەی مرۆڤ شارەزایە و کۆنتڕۆڵی نەفس مجاهدەی زۆری دەوێت سێهەم شەیطان بە زیکری خوا عیلاجی ئەکرێت و دوورەکەوێتەوە بەڵام نەفس مجاهدە و مڕەبی و پەروەردەی درێژخایەنی دەوێت هەل لەبەرەوە ئەگەر وەسوەسە و خەتەرە و خەیاڵی خراپ بە زیکر نەڕۆشت ئەوە لە نەفسەوەیە و تێکۆشانی زۆر زیاتریەوێت با ڕەمەزان لە ڕۆتین و ڕاهات و خراپەکانی ژیانمان دوورمان بخاتەوە ڕەمەزان چیرۆکی خۆشەویستیە
وفاتی شێخ حەسەنی گڵەزەردە نەوەکانی شێخ حەسەن ئەو ئەرکان گرتوۆتە ئەستۆ ئەوان لەم شوێنە ئاگریان کردێتەوە لە سلێمانی و بیراوە بە هەمان شێوە لە ڕێی هینەوە تیشکی خۆرەوە ئاوێنەوە دراوە بە هەموو کەرکووک و ئەو نوعشتانش ئەو کاتە مەخبەرەکان تەڵەن مەخبەر ئێرە مەخبەرێک هەبووە لە بەرزاییش تری پشتی دێکەوە مەخبەرێکە بووە لێرەوە ئاگرەکە بە بروسکە لێرەوە بە ئاگر ئێلانکراوە سلێمانیشەوە بەقێ کراوە بۆ مەخبەرەکان کە بە بروسکە ئاگاداری شارەکان بە ڕەمەزان لە ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ڕەمەزان لە مانگەکانی پێش ڕەمەزانە ئەپاڕایەوە ئەی فەرموو اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. يا ربي خوايا بركت بخير أمدو مانجي بيش رمضان من كرجب وشعبانو وبمانجينا بمانجا مباركة كي رمضان. والله مانگە ڕەمزان یعنی شتێک نییەکەوە بڵێ ئەمە هینێکی ئاینیە و پیرۆزە ینی کۆڵەکێکە لە کۆڵەکانی ئاینی ئیسلامی پیرۆز ئیتر بە هەموو شوێمە پێشوازی لێکەین بە عیبادەت بە خێر بە حەسەنات بە تەراویح گەر خوای گەورە لەمان وەرگێت. کاک حاجی جناب لە مانگی ڕەمەزانە هەست ئەکەی کە زیاتر ئەم شتانی کە ئەیفرۆشن ینی هەر وەکو بەرەکەتێکی ڕەمەزان زیاتر ڕزق و ڕۆزی فراوانترە لە پێش ڕەمەزان؟ تەبەن بڵێ هەموو ساڵەوە شتێک نیە ینی گومانی تیانە ئێمە تەمەن لە پێش ڕەمەزانە مەسەلەن ئەم شتانە زۆر بەکەمی فرۆشین لە مانگی ڕەمەزانە بڵێن من پێش ڕەمەزان ئەمەیەکی 4 کیلۆ 5 کیلۆ لێنم لە ڕەمەزانە هەموو ڕۆژێ 40 کیلۆ 50 کیلۆ لێنم. بۆ شەوەکانی قەدر چه دوعایەکت حازر کردو ینی حەزەکەی ئەو کۆمەڵە دوعا هەموو مسلمانە کۆمەڵە دوعای زۆر گرنگ لە فکریایەتی کە بەتایبەتی بۆ شەوەکانی قەدر بۆ مانگی ڕەمەزان چکە دوعاکان زۆر تیانە قبوڵە ئەو دوعایانە چین کە تۆ ئەیانکەی لەم مانگە پیرۆزەیە؟ وڵای دوعا قوربان مامەسەجان دوعایتن دوعا ئەبێ شتێک ینی سڕێکە لە هینی خۆت لە بینی خۆت و خوایە ئیتە دوعا مەسەلەن بۆ دایک و باوکتێک بۆ خۆتیەکەی بۆ مناڵیەکەی بۆ وڵاتیەکەی بۆ هەموو شتێکەکەی قوربان. خۆشترین کاتی ڕەمەزان چ کاتێکە لای تۆ؟ والله خۆشترین کات ئەو کاتانەیە کە بە ڕۆژوت و بە ڕێکوپێکی ڕۆژەکە بگریت بە سەربەرزی ئێواران کە ڕۆژوەشکێنی و شەو پیرۆزگای لەیلەتول القەدر. لە ڕەمەزاندا گوێتان سووک بێ بۆ هاواری هەژار و لێقەوماوان. محەدیث و زانای گەورەی بەغداد لە سەدەی شەشەمی کۆچی تاڵوتی کوڕی عەبادی سڕەفی محەدیث ڕەحمەتی خوای لێبێت دەگێڕێتەوە کە شەوێکیان لە خەوا پێڵێن ئەی تاڵوتی کوڕی عەباد وەڵامی ئەو لێقەوماوە بدەرەوە و بچۆ بەدەمیەوە. دەڵێ خەبەرم بوویەوە و دوای تۆزێک وتم خەوە و ئیتر خەوتمەوە دیسان هەمان شتیان پێوتمەوە یا طالوت ابن عباد ئەجیبی المەلهوف. دەڵێت ئیتر هەستام دەستنوێژم گرت و دوور کات نوێژم کرد و لەسەر بەرماڵەکە خەوتم. سێهەم جار پێیوتمەوە بە هەمان شێوەی پێشوو. دەڵێت منیش لە خەوەکەما هاتە دڵمەوە کە بپرسم ئاخر چۆن بیدۆزمەوە. لە خەوەکەما پیان وتم سواری وڵاخەکەت ببە لەکوێ وەستا جڵەوی بۆ شل بکە ئەوە شوێنی ئەو لێقەوماوەیە. الله ئەکبەر ئەم زاتە گەورە خۆی هەموو شتێک ڕێک دەخات. 100 دیناری ئەو کاتە هەڵدەگرێ و دەڕوات. بەو نیوە شەوە لە ماڵەکانی شاری بەغا دەرچووم لە دەرگای مزگەوتێکی داڕ و خاوە وڵاخەکە ڕاوەستا. ناو مزگەوتەکە تاریک بوو. هەستم بە دەنگێکی کسۆڵی پیاوێکی هەژار کرد. وتم سلام علیکم. وتی وعلیکم السلام ورحمة الله وبركاته. چاوم تۆزێک کرایەوە لە سوچێکی مزگەوتەکەیە پیاوێک دانیشت بوو لە خوای تەعالا دەپاڕایەوە. وتم چ کارەیت و چ دەکەیت؟ وتی پیاوێکم توانای کارکردنم نییە 3 کچم هەیە 3 ڕۆژە هیچیان نەخواردووە. کچە بچووکەکەم هاتە لامەوە وتی بابەکیان زۆر برسیمە من خۆم تەحەمولەکەم بەڵام ئەوان ناتوانن تەحەمول بکەن. ئیتر هاتوومەتە ماڵەکەی خوا تەنها لەوە پاڕێمەوە ناچم بە کەس بڵێم. قالوتەڵێ منیش هەموو باسەکە و خەوەکەم بۆ گێڕایەوە وتم حەق تەعالا لە شیرینی خەوا منی هەستاندووە بۆ لای تۆ
100 دینارەکەم پێدا و پێم وت من تاالوتی کوڕی عەبادی محەدیثم لە بەغا، هەر شتێکت پێویست بوو وەرە بۆلام. پیاوەکە قسەیەکی زۆر پڕجەوهەر دەکا کە بەتەنها لەبەر ئەم وتەیە ئێمە کردومانەتە وتەی ئەم بەرنامەیەمان. پیاوەکە وتی سوبحان الله تاالوت، ئەو زاتەی تۆی لە جێگەکە تەستاندووە و شوێنی منی پێوتویت و لە تاریکایی شەوە تۆی گەیاندۆتە لای من. ئێستا واز لەو بێنم و بێم بۆ لای دروستکرا و مەخلوقەکانی بۆ پێویستیەکانی ژیانم. ئەی تاالوت، شکری خوا بەو جۆرە ناکرێ. من هەرگیز جگە لەو زاتە داوا لە هیچ کەسێک ناکەم. بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی دوو بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگەین و بخێر هاتی میوانی مەملەکەتی دوو